ئێران ئێکسپۆ وەکو گەورەترین پێشانگای نێودەوڵەتی ئێران لە بواری هەناردەکردندا لە تارانی پایتەخت بەڕێوەچوو. لە حوتەمین خولی پێشانگای ئێران ئێکسپۆ زیاتر لە 800 کۆمپانیای ئێرانی لە کەرتە جیاوازەکانی نانەوتی لەوانە کەرتی خواردن و کشتوکاڵ و پیشەسازی و کەرەستەی دەستی و دەرمان و بەرهەمە کیمیاویەکان و بیناسازی و ئەندازیاری و هەروەها کەرتی پێترۆکیمیا بەشداریان کرد. لە پێشانگای ئەمساڵی ئێران ئێکسپۆ زیاتر لە 4000 بازرگان لە 110 وڵاتی جیهانیەوە ئامادە بوون. ئەمەش وای کردووە ئێران ئێکسپۆ ببێتە دەروازەیەکی گرنگ بۆ گەشەی هەناردەی ئێران لە داهاتوودا. لە بارودۆخێکدا گەماروی نادروست لە دژی وڵاتەکەمان هەیە. ئێران ئێکسپۆ دەرفەتێکی زۆر باشە بۆ نیشاندان و ناساندنی توانەکانمان لە بوارە جیاوازەکاندا. بەڕاستی ئەم پێشانگایە زۆر بەباشی بەرهەمە ئێرانیەکان بە وڵاتانی تر ئەناسێنێت. ئەمەش بۆ ئابووری وڵاتەکەمان زۆر گرنگە. بە پێی دوایین ئامارەکان کۆماری ئیسلامی ئێران ساڵانە 49 میلیارد دلار هەناردەی نانەوتی هەیە و لە بەرامبەریشدا زیاتر لە 64 میلیارد دلار هاوردەی تۆمار کردووە. ئەمەش وای کردووە بەرپرسان و کەرتی تایبەت و وەبەرهێنەرانی ئێران گرنگیەکی تایبەت بە ئێران ئێکسپۆ بدەن تاوەکو ڕێژەی هەناردەی وڵات بە شێوەیەکی بەرچاو بەرز بکەنەوە. بەپێی ئاڵوگۆڕێک کە لە بوارە جیاوازەکانە ڕوادات ئەو کۆمپانە ئێرانیانەی بەهۆی گەمارۆکان و زیانیان پێگەیشتووە لێرەیە دەرفەتێکی زێڕینیان پێدرێت لەم پێشانگایدا. ئەمەش ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ ناساندنی بە دەرەوەی وڵات و دروستکردنی بازاڕی تازە بۆ بەرهەمە ناوخۆیەکان. گۆڕانکاریەکانی ناوخۆ و هەروەها دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا وای کردووە و بەرهێنەرانی ئێرانی و بازرگانانی بیانی بەشداربوو لە ئێران ئێکسپۆی 2025 هیوادار بن بتوانن لە داهاتوودا ڕێژەی ئاڵوگۆڕی بازرگانی بەرز بکەنەوە و بواری وەبەرهێنانی نانەوتی ئێران زیاتر لە ئاستی ئێستای خۆی لە ئابووری جیهاندا خاوەن بەش و ڕۆڵ بێت.